تۆ وەک منداڵێکی تەنیا ئەگەر مسۆگەر بیت دەتوانی پەروەردەی خۆت لە کاتی ژیان لە پەناگەدا بەردەوام بکەی. پەروەردە بنەمای ڕاستی لە تورکیا هەیە و هەر کەسێک کە دەیەوێت پەروەردەی خۆی بەردەوام بکات لە هەر قۆناغێکی دیکەدا کە بیەوێت. دوو ڕێگا بۆ بەردەستکردنی پەروەردە لە تورکیا. ڕێگای یەکەم پێی دەگوترێ فێرکاری فەرمی. ئەمە بەواتای چوونە خولەکان لە پۆلی خوێندن لە خوێندنگا لەگەڵ خوێندکارانی دیکەدا. ڕێگای دووەم پێی دەوترێ فێرکاری لە دوورەوە کە تێیدا تۆ خولەکان لە ڕێگەی ئەنتەرنێتەوە شوێندەگریت و دواتر ئەزمون دەگرن. ئەگەر دەتەوێت پەروەردەی خۆت بەردەوام بکەی پێویستە ڕاوێژکاری خۆت ئاگدار بکەیتەوە کە یارمەتیت بدات دەرفەتی پەروەردەی فەرمی یان لە ڕێگەی دوورەوە بدۆزێتەوە بەپێی تەمەن و ئاستی پەروەردەی پێشووی خۆت. هەروەها تۆ دەتوانیت لە خولەکانی زمانی، چالاکی، وەرزشی، پیکنیک و چالاکی کۆمەڵایەتی دیکەدا بەشداری بکەی کە پەناگەکەت ڕێکی دەخەن. هەنگاوی یەکەم بەردەوامکردنی خوێندنت لە تورکیا بۆ ئەوەی بزانیت تۆ لە کام ئاستا نیشتەجێ دەکرێت. گرنگە ئەو بەڵگانەی کە فێرکاریە تەواوکراوەکانی خۆت نیشان دەدات لەگەڵ کارمەندگەلێک کە لە پەناگەکەدا کار دەکەن هاوبەشی بکەیت. ئەگەر تۆ ئەم جۆرە بەڵگانە هاوبەشی نەکەیت، وەزارەتی پەروەردە هەڵسەنگاندنێک ئەنجام دەدات بۆ دیاریکردنی ئاستی خوێندنی تۆ. ئەگەر تەمەنت لە نێوان 6 بۆ 14 ساڵانە پێویستە پەروەردەی سەرەتایی و ناوەندی خۆت لە ڕێگەی فێرکاری فەرمی تەواو بکەیت. ئەگەر تۆ 15 ساڵیان گەورەتریت و هێشتا پێویستت بە تەواوکردنی پەروەردەی سەرەتایی و ناوەندی خۆت هەیە، تەنها دەتوانیت لە ڕێگەی شێوازی فێرکاری دوور تەواوی بکەیت. ئەگەر مێرمنداڵێکی نێوان 14 بۆ 18 ساڵیت و پێشتر خوێندنگەی سەرەتایی و ناوەندی تەواو کردووە، ئەوا دەتوانیت پەروەردەی دواناوەندی خۆت بە شێوەی فەرمی یان لە ڕێگەی شێوازی فێرکاری دوور تەواو بکەیت. لە تورکیا زمانی خوێندن تورکیە. ئەگەر تورکی بەباشی نازانیت، ئەوە لەوانەیە پێویست بکات بچیتە پۆلە تایبەتەکان کە پێی دەوترێت پۆلەکان هاو ئاهەنگکردن. دوای 1-2 خۆل تۆ دەچیتە ڕیزی خوێندکارانی دیکەی هاوئاستی خۆت. دوای دەرچوون لە دواناوەندی لەوانەیە بکرێت بیر لە چوون بۆ زانکۆ بکەیتەوە. هەنگاوی یەکەم ئەنجامدانی ئەزموونی خوێندکاری بیانی و وەرگرتنی خاڵی دەربازبوونە لەو زانکۆیی کە دەتەوێت تێیدا بخوێنیت. بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەسەر بەردەستکردنی پەروەردەی زانکۆ لە تورکیا، تکایە سەردانی بەشی پەروەردەی پۆرتاڵی زانیاری پەنابەران لە تورکیا بکە. RRT یارمەتی منداڵانی تەنیا دەدات لە قۆناغەکانی ناسینەوەی تەمەن و دانانی پەناگە و پەیوەستکردنی لە ماوەی ئەم پرۆسانەدا. RRT هەروەها خزمەتی دیکە بۆ منداڵانی بچووکی پێشوش پێشنیار دەکات. ئەگەر منداڵێکی تەنهایت یان منداڵێکی پێشتریش، دەتوانیت پەیوەندی بکەیت بە هێڵی گەرمی دیاریکراوی RRT کە بەردەستە لە کاتژمێردەی بەیانی هەتا 5 ئێوارە بە ژمارە 0090 54 9 51 0 52 06. هێڵەکە بە زمانەکانی تورکی، ئینگلیزی، فەڕەنسی، عەرەبی، فارسی و دەری بەردەستە. ئەم ڤیدیۆیە تەنها بۆ ئەمبەستی زانیاریە و لەلایەن قازانجنەویست ریفیوجی سۆلیداریتی نێتوەرک بە هاوبەشی ریفیوجی ڕایتس تورکی بەرهەمهێنراوە.